گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز ناسر بابەخانی مامۆستا لە کۆلێژی نۆڤەل لە ئەمریکا ڕاستەوخۆ لەگەڵمانە هەندێک گفتوگۆکانی نێوان ئەمریکا و ئێران دەکەین کاریگەری لەسەر ژیان و ناوچەکەی ئێمەش ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێمە وەکو کورد هەم لە باشوور لە پارچەکانی دیکەش کاریگەریەکی دەبێ گفتوگوێن پرس و باس و بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک ناسر بابەخانی مامۆستا لە کۆلێژی نۆڤەل لە ئەمریکا. مامۆستا ناسر سڵاو لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. مامۆستا ناسر خوێندنەوەی تۆ چییە بۆ گفتوگۆکان؟ پێت وایە گفتوگۆی جدین بۆی کە بە ئاشتی کێشەکان چارەسەر بێ یان هەندێک دەڵێن لەلایەن هەردوو لاوە پێویستیان بە کاتە دەیانەوێت کات بکوژن؟ ئەو کاتتان باش داوای لێبوردن دەکەم لای من بەیانی زۆر زووە سعات 6 بەیانی ئەمیش تازە لەخەوەڵساومەگە دەنگلێکی هەیە داوای لێبوردن دەکەم. دەنگە زۆر باش ئێمە داوای لێبوردنەکەین کە بەو بەیانیە زووە تۆمان حەزت داوە. باس بۆ بانگێشتنکردنەکەتان. ئەوەی ڕاستی بێ دەتوانم بڵم کە ئەو گوتوبێژانە تەنیا ئەم خۆناغە و ئەمڕۆ نییە. دەمێک ساڵە یعنی لە سەرەتای هاتن سەرکاری کۆماری ئیسلامیەوە گوتوبێژ لە نێوان ئەم دوو وڵاتە بە شێوەی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ هەر هەبووە. بەڵام ئەم جاریان بە حکمیەوەی کە هەردوو وڵات لە دوو دۆخی زۆر جیاوازدان و لەلایەک کۆماری ئیسلامی هەروەک دەزانین بە حکمی ئەوەی کە سەرجەم گروپە پراکسیەکانی ئەوانەی کە وەک وڵایی استراتێجیکی ئەم وڵاتە سید دەکران لە حیزب الله و حەماس و جیهادی ئیسلامی و بگرە هەتا کۆڵەکەی بەناو مقاومەت واتە سووریا و تەنانەت رووسیەکان کە ئێستا لەژێر بۆمباردمانی بەردەوامی ئەمریکادان و هەروەها خۆخڕکردنەوەی هەشت شعبی لە عێراق ئەمانە بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە لەگەڵ دۆخی ناوخۆی ئێران کە لەباری ئابووریەوە تا ئاستی داڕمان دابەزیوە و هەروەها ئەوە دەزانین کە ئێمە لە نێوخۆی وڵات لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا شۆڕشێکی بربەرین کە لە ماوەی 40 چەند ساڵی دەسەڵاتدارەتی کۆماری ئیسلامیدا وێنەی نەبووە واتە شۆڕشی ژیان ئازادی و بە حکمی ئەو دۆخەی کە لە دوای ڕێکەوتنی نێوان گروپی 5 کۆیەک و وردە و دەرنزیک بوونەوە لە مکانیزمی سنەپباک ئەمانە بۆتە هۆی ئەوەی کە ئێران لەو پەڕی لاوازی خۆیدا لەلایەکی دیکەوە ئەتۆ یەکێکت هەیە بە نێوی ترامپ کەسێکە کە لە هەموو ڕوویەکەوە لەگەڵ سەر و کۆمارەکانی بەر لە خۆی جیاوازە واتە کاتێک دێنی سەی دەکەی کە ڕەنگە بەڵام کەمبێنە بوو بێ ئەم جموجۆڵە سەربازیانە بە تایبەتی لە دەوروبەری ئێران و لە دوورگەی بنکەی نیزامی دیۆگۆ گارسیا هێنانی ئەو فڕۆکانەی فڕۆکەی B2 B52 و هەروەها ئەو کەشتی فڕۆکە هەڵگرانە و هەمووی ئەوانە کە لەکن یەکتر دادنەوە بە تایبەتی کە دێ سەر ئەدمنیستریشنی ئەم دەوڵەتە کە با بڵێن کەسانی وەک مارکۆ ڕوبیۆ و هەروەها واڵس ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەیی کە پێیان دەوترێت باڵی بازەکانی نێو کۆماری خوازەکان کە سەبارەت بە ئێران و رووسیا و چین زۆر خۆتوندن دەتوانین بڵین کە دۆخەکە بەرەو ئاقارێکی زۆر جیاواز لە پێشوو دەڕوا. بەڵام لە پەیوەندی لەگەڵ پرسیارەکەی جەنابتدا هەروەکو خۆت بە درستی ئاماژت پێفەرموو چاودێرانی سیاسی پیان وایە بە تایبەتی لەلایەن ئێرانەوەیە کە مەسئلەی کاتکڕین بۆتە با بڵێن پرسی سەرەکی و ئەوان دەیان هەوێت بە هەر شێوازێک بێ درێژە بەبدەم. بەڵام لەلایەکی دیکەوە ئەمە یەکێکمان هەیە کە زۆر پش و کورتە و زۆر زوو دەیەوێت کێشەکان چارەسەر بە قەولی خۆی دیارە بۆیە و ئەو وادەی دوو مانگی کە بۆی داناون بۆیە پێم وایە ئیرادەیەکی سیاسی لە گۆڕێدایە بۆی کە ئەمریکا ئەم کێشەیە جا چ بە باری وتوێژدا چارەسەر بکە یان چ بە شێوازێکی دیکە. باشە مامۆستا نەسەر هەندێک دەڵێن ئێران ینی نزیک بۆتەوە لەوەی کە ئەو بەرنامە ئاتۆمی بە شێوەیە گەشە پێداوە کە ئێستا دەتوانێت بڕی پێویستی هەیە بۆی کە بتوانێت بۆمبێک دروست بکە یا چەند بۆمبێک دروست بکە. ئەمریکا پەلەی نییە لەوە ینی تەنانەت باز لەوە دەکرێت دەتوانێت لە ماوەی چەند هەفتەیەکدا دروستی بکە. ئەمریکا ئەمە وای نەکردو تۆزێک ئەمریکا پەلەی بێ لە دانوستانەکان بزانێ بە دانوستان دەگەن بە نەتیجە ئەگەر نابووی کە وەکو پلانی بۆ داناوە لەگەڵ ئیسرائیلدا خۆی لێ ناوی بەرێ بەرنامە ئاتۆمیەکەی ئێران؟
لە سیاسەتی نێونەتەوەییدا چەمکێکەیەک پێی دەوترێ برینکمانشپ، واتە گەیاندنی گوشارەکان بۆ سەر وڵاتێک بۆ ئەوەی کێ بگەی لێواری شەڕ، بەس بگەی لێواری شەڕ نەگەوەکە شەڕکێ. ئەوە سیاسەتێکە کە بە باوەڕی من ئەمریکا بە نیسبەت ئەمریکای ترامپ ڕەچاوی کردو، یعنی بە ئەم ئەو پەڕگوشارەکان بە ئەو گەمارویانەی خستراوەتە سەر کۆماری ئیسلامی لەلایەکی دیکەوە ئەو هەڕەشانەی کە لە چین کراوە کە گەر بێت و بەرمیلێک نەوت لە ئێران بکردرێ پەیوەندی ئابوووریەکانی لەگەڵ چین هەڵدەپچڕێنێ و هەروەها رووسیا کە ئەو دوو جەمسەری چین و رووسیا کە وەک لە یانگری ئێران دێنە ئەژمار، ئێستا کێشەی ئوکراین خەریکە لەگەڵ کێشەی ئێران گرێ بدرێت. کۆی ئەوانە کە لە کەنیەکتردا دەنەی و ئەو هەڕەشە و بڵەشانەی کە ئەمریکا دیکە بە باوەڕی من بەر لەوەی کە ئیرادەیەک هەبێ بۆ لێدانی کۆماری ئیسلامی، چون ترامپ باسی لە گۆڕینی سیستمی کۆماری ئیسلامی نەکردو و چەند جاران ئەوەی بەڕاشایی ڕاگەیاندوو کە ئێمە نامان هەوێت کە کۆماری ئیسلامی بە هیچ کلۆجێک دەستی بەچەکی ناوەکی ڕابگات. لە پەیوەندی لەگەڵ ئێرانیشدا بەڕاستی ئێران بە باوەڕی من تەنیا کارتێکی کە بەدەستێەوە ماوە وەک باسم لێوە کرد ئەم کارتی ئەتۆمیەتی، یعنی هیچ کارتێکی دیکە بەدەستەوە نەماوە. ڕەنگە پێشتر توانی بای بەهۆی گروپە پراکسیەکانی با بڵین لە بەرامبەر ئەمریکادا لە بەرامبەر ئیسرائیلدا خۆی دەخستە، بەڵام ئەو هێرشانی کە کراسەر ئەوان و دەکرێت بەڵام تاڕادەیەکی بەرچاو ئەمانە لە ناوچوون وێ تەنیا ئەم کارتێ بەدەستەوە باوە دەیەوێت بەم کارتە کایدەگەڵ ئەمریکا بکە. و خاڵێکی سرنجڕاکێش ئەوەیە کە بە باوەڕی من ینی دەتوانێت لەسەر شرۆڤەکان شوندانەبێ ئەوەیە کە ئێمە نازانین کە بە تەواوی چ شتێک لە گۆڕدا. ئستیڤ ویتکاف لە یەکەم دانیشتنیدا لە عمان باسی لەوە کرد کە دانیشتەکان ئەرێنی بوون کەچی شەوێ کە هەگەڕانەوە تویتێکی کرد لێ باسی لەوە کرد کە ئێران حەقی نییە تەنانەت پیتاندنی 3.67 کە بۆ هەندێک کاری با بڵین سەرعەتی و زانستی و لێکۆڵینەوەیی و جۆرەشتانە بۆیە ئەمن بەگشتی پێم وایە هەم ئێران نایهەوێت دەستی بە چەکی ئەتۆمیان سازکردنی بۆمبی ئەتۆم ڕابگا و هەم ئەمریکا بەرنامەی ئەوەی نەکە لە ئێران بدە زیاتر بۆ ئەوەیە کە ئەو چنگ و ددان پێکتر نیشاندانە بۆی کە لێکتر ئیمتیاز و پۆن وەربگرن. باشە مامۆستا ناسەر پێ ئەمریکا لێ دەگەڕێ ئێران بەرنامە ئەتۆمیەکی بەردەوام بێ، بەڵام بۆ بۆمبی ئەتۆمی نا، بۆ وەکو تۆتێ بواری زانستی واری وزە بەکاری بێنێ. ینی ئایا نەتەنیاهۆ بە تایبەت کە هەر دوێنێ ئەوەی ڕەت کردەوە دەڵێ من لەسەر بەرنامەکەی خۆمان پلانەکەی خۆمان بەردەوامین ڕێگە نادەین ئێران ببێتە خاوەنی بۆمبی ئەتۆمی، ئەو هەر دەڵێ بۆمبی ئەتۆمی، ینی ئایا ئەمریکا ڕێگە دەدا بۆ بواری تر بەکاری بێنێ؟ نەخێرەوە بە هیچ کلۆجێک ئیمکانی نییە، وەک عەرزیشم کردی لە پرسیاری پێشودا و ئێرانیش بەنیاز نەکە بۆمبی ئەتۆم دەستی بە بۆمبی ئەتۆم ڕابگات. بۆم نا بۆ بواری تر مامۆستا، بۆ بواری دیکە، بۆ بواری وزە، بۆ بواری زانستی وەکو تو ئاماژەت پێ کرد. بۆ بواری تر لە ئەگەر دڵواتێکی نۆرمال بایە بۆ وڵاتانی دیکەڵان زۆر وڵاتی دیکە لە دنیادا دەهان کە بۆ بواری وزە بۆ بواری لێکۆڕینەوە لە زانکۆکان لە ناوەندەکانی لێکۆڕینەوەی ئەمە دەکات دەگرێ ئەوەی کە پێی دەوترێ ژێر 3.67. بەڵام ئەوەی کە کۆماری ئیسلامی کردوێتی و تا 600 ئەوە دەوترێت کە تا چەند حوتویەکی دیکە ئەگەر بەردەوام بێت لە سەرکارەکە ڕەنگە و چەند حوتویەش دیارە بە باوەڕی من هەر لە دوای ڕێکەوتنامەی ئەوەی کە ترامپ لێ هاتە دەروی ئێران دەستی بە پیتاندنی زیاتری ئۆرانیۆم کرد، ئەو هەر دەوترێت چەند هەفتە بەڵام وەک عەرزم کردی و کارتێکی گوشارە. بەڵام ئەوەی کە کۆماری ئیسلامی دەستی بە بۆمبی ئەتۆم ڕابگا مەحاڵە، بەڵام لە دانوستاندا بەبێ گومان ئەو شتێک کە ئیسرائیل باسی کردووە کە ئێران وەک لیبیا وەک ئەو پرۆسەی کە بەزار لیبیاریزە بکرێ، یعنی بێن کارناسانی بریتانی و ئەمریکی بێنە نێو با بڵێن ئەو ناوەندانە ئەتۆمیەکان و لە ناوی برن زۆر بە زەحمەتی دەبینم، بە دووری دەبینم و ئەو جۆرەی کە ترامپیش ئێستا لەگەڵ باڵی دانوستانکارەکە بە باوەڕی من جیدی وەنس جێگیری سەر کۆمار و هەروە ئیستیڤ ویتکاف لەو باڵەدان لەوان نزیکترە تا با بڵێن مایک واڵتس و وەزیری خەزانەداری و مارکۆ ڕوبیۆ وەزیری دەرەوە. بۆیە ئەمن وای بۆ دەچم ڕەنگە دوجار ئەگەر بکەم لە ڕێکەوتنامەیەک بە هەر حاڵ ئیزن بە ئێرانە بدرێت کە و جۆرە کارانە بکە کە ئەوەش بۆ خۆی لێکەوتەی نێوخۆی دەبێت لە ئێراندا. باشە
مامۆستا هەندێک دەڵێن ستیڤ وتکەف ینی زیاتر وەکو بازرگانێک چوە بە دڵی ترەمداوە ترامپ ینی سیاسیەکی زۆر عریق نییە مخەزرەم نییە بەڵام وەکو پلەپۆستیش پلەپۆستێکی وا زۆر دیاریکراوی نییە بەڵام بازرگانێک بووە پێشتر و ترامپ ڕای سپاردۆ کە سەرۆکایەتی ئەو تیمەی دانوستان بکە لەگەڵ ئێراندا. ئایا خۆی لەو کەسانەی کە توندە بەرامبەر بە ئێران بەخوێندنەوەی تۆ یان نا ینی مامەڵێکی نۆرمال دەکات لەگەڵ کەیسەکەدا بێلایەنانە؟ ئەوەی ڕاستی بێ ئەوە تایبەت باوەڕی من بۆ لێکدانەوەی هەموو دیاردێک بە تایبەتی کاتێک لەسەر ترامپ قسان دەکەی لایانی سایکۆلۆژی ترامپی دەبێت حتما ڕەچاو بکرێت. ترامپ زۆری پێخۆشە کە ئەوانەی کە لە دەوروبەرین گوێ لە مزد بن، بۆیە بۆ کابینەی دووهەمی کەسێکی وەک پۆمپێۆ، کەسێکی وەک جان بۆڵتۆن و ئەوانە وەلادەنیە، ینی ئەوانەی کە بۆ کۆماری خوازی کلاسیک سەیر دەکرێت. بەڵام ئیستیویتکاف دۆستی چەند ساڵەی ترامپە لەباری بازرگانی و پێکەوە کاریان کردووە و دیاریکردنی ئەو بۆ ئەو پلەپۆستە بە باوەڕی من شتێکی زۆر سەیر بە حکمی ئەوەی کە تەنانەت بیتکاف لەو دوو دۆسیەی غەزە و لە شەڕی نێوان ئیسرائیل و حەماس بە پێچەوانەی ئەوەی کە ئەکسیوس باسی دەکات کە دەڵێ سەرکەوتوو بوو پێم وایە ئاڵوگۆڕی چەند بارمتەیەک لە نێوان ئەم دوو با بڵێن حەماس و ئیسرائیل وەک سەرکەوتن ناکرێت سین بکە. ئێستاشی لەگەڵدا بێ حەماس با بڵێن مەرجەکانی ئیسرائیلی قبول نەکردەوە شەڕ دەکرێت بڵێن بە شێوەیە کە بەردەوامە یان با بڵێن جۆرێک لە ناسەقامگیری هەیە و لە پەیوەندی رووسیاش ئەمە هەر هەیە. بۆی ویتکاف بەڕاستی ئەو کەسە نەبوو کە بتوانێت ئەزمموی ئەوەی نەبوو زانستی ئەوەی نەبوو ڕۆژەڵاتی ناوەڕاست تێکچندراوێکی سەیری لەباری سیاسی و مێژووی و تەنانەت لەباری هەستاوێتەوە هەیە، یعنی ئەم کابرایە ڕۆژەڵاتی ناوەڕاست ناناسێت. بەڵام دیاریکردنی ئەو بۆ وەک زۆر لە کارەکانی ترامپ سەرفڕهێنەر بوو، وەک چۆن کاتێک کە قاسم سلەیمانی تیرۆر کرد و بە زۆر شتێکی چاوەڕوان نەکرا و سەرفڕهێنەر بوو. بۆیە پێم وایە ئەو کارەشی هەروایە، بەڵام لە سەرەتای فەرمایشەکانیشدا بۆ خۆت باست لێوە کرد مەسئلەی کات زۆر گرنگە. کات بە باوەڕی من گرنگترین چەمکی سیاسەتی دەرەوەی ترامپە و چاوەڕوانی ئەوە دەکرێت هەرچی کات زیاتر بگوزارێت. ئێمە لە دوو شەممەمان تێپەڕ کرد، شەمبەیەکی دیکە دەبێت سێ شەمبەوە تقریبان مانجێکمان دەمێنێت و لەو ماوەیەدا بە باوەڕی من ئەگەر بە ئاکامێکی ئەو تۆنەگە ڕەنگە ترامپ لە باڵەکەی دیکە لە بازەکانی نێو کابینەکەی خۆی لە ئەدمیسترێشنەکەی خۆی واتە لە ڕۆبیۆ کە زۆر تونترن بەدژی ئێران لەوان نزیک بێتەوە. باشە، ینی مامۆستا بە بڕوای تۆ گفتوگویانە هەروە بەردەوام نابن، هەفتە بدەنە دەم هەفتە، ئەم هەفتە بۆ هەفتە، ئەم هەفتە بۆ هەفتە، ینی ڕوانینی تۆ وایە ترامپ هەر مانگێک چاوەڕێ دەکا، ینی چەند گفتوگویەکی تر ئەنجام بدرێ بە سەرۆکایەتی ویتکۆف. دێدلاینەکەی کە ترامپ دیاری کردو دوو مانگە، ینی دەتکرا بڵێن هەشت شەمبەیە ئەو دێدلاینەکە و دیاری کردو. ئەگەر لەو ماوەیدا ئەوان چون بەڕاستی بەداخەوە ئەمە ئاگاداری وردەکاریەکانی وەک ئەمریکی دەڵێن تۆ گە ڕێکەوتنیشیش پێی، بەڵام شەیتان لەنێو وردەکاریەکاندایە، تۆ نازانیت لەنێو وردەکاریەکاندا چۆن و چۆن دەڕاتە پێش. بەڵام ئەگەر لەو دوو مانگەیدا بگەنە ڕێکەوتنیێکی سەرەتایی و ئەو مەرجانەی کە ئەمریکا مەبەستێتی، چون ئەمریکا لەوە پێشتریش ئەدمینیستریشنی ترامپ ئاماژەی بە دوو شتی دیکەش کرد و یەکێشان موشەکە دوور هاوێژەکانێتی کە ئەوە مەترسێکێکە بۆ سەر ئوروپا نابێت لەو نێوەیدا دەوری ئوروپا و ئیسرائیلیش دەبێت لە چونکە ئێستا ئەمریکا تەنیا جارێ باسی دۆسی ئەتۆمیکی کرد. بۆ ئوروپا هەم دۆسی ئەتۆمی گرینگە و هەم موشەکە دوور هاوێژەکان، بۆ ئیسرائیل هەم ئەتۆمیکەی گرینگە، هەم موشەکە دوور هاوێژەکانی و هەم گروپە پراکسیەکان. واتە سێکوچکەیەک لێرەدا لە گۆڕەدایە کە ئێران دەبێت بتوانێت تەزمین و دەبێت گەرانتی ئەوە بکات کە ئەلەو سێشەی پاشگەز دەبێتەوە. بۆیە ئەگەر لەو دوو مانگەیدا بە ئاکامێکی بچووکی بکەن دەکرێت دواتر درێژە بە دانوستانەکان بدەن، بەڵام دێدلاینەکە دوو مانگە. باشە، مامۆستا نەسەر هەندێک دەڵێن سێ خاڵی سەرەکی هەیە کە ئێران ڕەنگە لە خاڵی سێهەمیانەوە دەست پێ بکە کە ئامادەی سازشی لەسەر بکە، یعنی مەسلەی گروپە پرۆکسیەکانی ئێرانە، ئەو گروپانن کە لە ژێر کاریگەری ئێران و بەدامی ئێران لە ناوچەکە جوڵە دەکەن دژ بە بەرژەوەندەکانی هەندێک جار ئەمریکا و ئیسرائیلیش. دەڵێن ئێران ئامادەیە ئەم خاڵانە بێنێتە خاڵی یەکەم و دووەم بۆی کە کاریان لەسەر بکە،
یعنی دەستبەرداری ئەمانە بێ بەڵام خاڵی یەکەم بە نسبەت ئەمریکاوە کە بەرنامە ئاتۆمیەکەیە ئەمە بەرێتە خاڵی کۆتایی ینی دەیەوێ هەموو شتەکان بەدەستەوە بدا بەرنامە ئاتۆمیەکە بیاڵێتەوە بۆ خاڵی کۆتایی. زۆر سیناریۆ هەیە بۆ ئەوەی کە ئێران دەیەوێت چ بکە بەڵام یەک ڕاستی نابێت لە بیر بکەین کە ئێران بۆ خۆشی دەزانێت ئێستا ئەو پرسیارە دێتە گۆڕێ کە ئایا بەڕاستی هەتا ئێرە چێ براوەی ئەم دانوستان ئەم بە باوەڕی من دۆڕاوی سەرکی کۆماری ئیسلامی دوو مانگ لەوە پێش ڕێبەری ئەم وڵاتە خامنەی هات باسی لەوە کرد کە گوتوبێژ و دانوستان لەگەڵ ئەمریکا شەرافەتمەندانە نیە هۆشمەندانە نیە و ئاقلانە نیە کەچی ئێستا بە چرای سەوز کە چرای کەسێکی کە ئەو داوێتی ئەوە لەسەر مێزی گوتوبێژەکان دانیشتون و قسان دەکەنەوە بوو دەکرێ بڵین پاشگەزبوونەوەی خامنەی ئەویش ئەبەم جۆرە بەم ئەدەبیاتەی کە پێی ئەو کەسانەی کە وتوێژ دەکەن بێشەرەفە کەوا بوو کاتێکە تۆ دانیشتوی لەسەر مێزی وتوێژەکان مانای ئەوەیە کە تۆ بە زەبری زۆر دانیشتی بە باوەڕی من ئەوە هەر ئەوەی کە پێمر بۆ کۆماری ئیسلامی بۆی کە مل بدا بە دانوستانەکان بە خاڵێکی پۆزیتیو دەبێت بۆ ترامپی سرسێن بەڵام ئەوەی کە لە نێو وتوبێژەکاندا چۆنەوە ئایا ئێران بەڕاستی دەیەوێت کە پراکسەکان بکاتە مەرجی سەرەکی وە دواتر بپەرژێدە بە پلەی دووەم لەسەر بەرنامە ناوچەکەی پێم وانێ ئەوە ڕوودا چون لە ڕاستیدا ئێستا گروپە پراکسەکان بەو مانایە کە بەر لە هێرشی 7 ئۆکتۆبر لە گۆڕێدا بوو گروپێکی پراکسی لە گۆڕەدا نەماوە. باشە مامۆستا ناسەر ینی هەندێک دەڵێن ئێران نیزامەکە بۆی لە هەموو شتێک گرنگترە لە سەروی هەموو شتێکەوەە تەنانەت ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران وتی ئەگەر پێویست بکە ئیمامی مەهدی بەکاربێنین ئەوە ئامادەین بۆ مەرجەی نیزامەکە پارێزراو بێ یعنی ئەوە نیزام لە سەروی هەموو شتێکەوە دەبینن بۆیە یعنی ئەگەر دوو مانگان چەند مانگێک لەمەوبەر هەڕەشەیان کردبێت تەنانەت دوو جار هێرشیان کردە سەر ئیسرائیل ڕاستەوخۆ ئێستا ناچارن بستنە گفتوگۆ ڕەنگە پیانوە بێکی تر هەڕەشەکان جددین تەنانەت تا ڕادەی لەسەر نیزامەکەش ئەوەی کە باست دێوە فەرموو ڕاستە ئەوان چەند پێچان هەیە کە ینی ڕستەیەکیان هەیە کە خامنەی دڵەکە پاراستنی نیزام پاراستنی ڕژیمەکەیان ئەو جەبی واجباتە واتە ئەوان بۆ هەموو شتێکی بۆی کە ئەو نیزامە ڕابگرن پێمن دەبن دیارە ئەمە لەو پێشتریش ئەومان بەکردەوە دیوە ینی سەردەمی خومینی کاتی شەڕی نێوان ئێران و عێراق و ئەو جامیژارەکەی بەناوبانگە بکەین و جامیژارە دەکومەوە بۆ ئەوەی کە سوڵح لە نێوان ئەم دوو وڵاتەدا جێگیر بێ یان لە پەیوەندی دەگەڵ ڕێکەوتنی ئەتۆمی سەردەمی ئۆبامادا هەرو خامنەیە هات باسی لە جۆرێک لە فلەکسیبڵیتی واتە نێوی کێشانی قارەمانانە کرد کە تۆ دەکرێت لە بەرامبەر هەندێک شتدا بۆ مەسلحەتی نیزامەکەت ئەوە بکەیت بووە ئەوانەی ئەو قسانەی کە باڵی بە تایبەتی تونداژۆی نێو کۆماری ئیسلامی کە لەسەروی هەمویاندا خودی شخصی خامنەیەوە تەنانەت دەنگۆی ئەوە لە نێو هەندێک باڵی تونداژۆدا لە پەرلەمانی وڵاتەدا دەبیستەکەی ئەمەد بۆ ئەوەی کە بتوانین بەر بە هێرشی دەرەکی بگرین پێویستیمانەوەی کە بۆمبی ئەتۆممان هەبێ ئەمانە هەمویان و هەروەها هەندێک لە ئەو ڕۆژنامانەی کە نوێنەرایەتی ئەم باڵە تونندڕۆی بە تایبەتی بیر و بۆچوونەکانی ئایەتوڵڵا خامنەی دەکەن ئەوانە کە لەکەن یەکتردادنی و دەبینی دوجار هاتوونەتە سەرمێزی گوتوبێژەکان و لە هەمووی سەرسوڕهێنەرتر ئەوەیە کە ئێستاکە دێنن ڕیوایەت سازی دەکەن ینی دەسەڵات دەهەوێت بێنێ باز لەوە بکە کە ئەم دانیشتانە وەکو خۆت باسن دێوە کرد بۆ پاراستنی نیزامە و ئەو جەبی واجباتە بۆیە ئەگەرە تۆ لێرەدا نەوی بچێشی یا قانێکی دەی بلایانی بەرامبەر چون بۆ پاراستنی نیزامەکەت بۆ چێشێک لە گۆڕەدانی باشە مامۆستا ناسەر دەمێ بزانم لە ئەمریکا چۆن باسی ئەم ڕێکەوتنانە دەکرێت ئەمە لە سەراسی شەقام بە تایبەت لە نێو میدیاکانە زۆر باز دەکرێت لەوێ ئەو گرنگی پێدانە هەیە بۆ گفتوگۆکان ئایا شەقامی ئەمریکی ئەم پرسانەی بۆ گرنگە یان بەلایەوە گرنگ نییە وەک خۆم ئەگەر بە حکمی ئەزمموی تاکە کەسی خۆم لە ئەو شوێنێکە من کاری لێ دەکەم بەرحاڵ دیارە کەسانی وڵاتانی دیکە لە نەهەر لەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە لێ هاوکارن ڕەنگە جارجار بەسەر پێی بە خشکە باسی لێوە بکەن یان ئەمریکیەکان بەڵام بەڕاستی ئەوە پرسی سەرەکی بۆ ئەمریکایەکان نیە تەنانەت لە هەڵبژاردەکانی ئەمریکادا ئێمە یەکەم خاڵ کە خەڵک دەنجی پێدا مەسئلەی ئابووری ئەم وڵاتە بوو
دوهم خاڵ مەسئلەی کۆچ و کۆچبەری بوو بۆیە سیاسەتی دەرەوە بە تایبەتی لە پەیوەندی لەگەڵ ئێراندا شتێکی ئەوە نییە کە بڵین ڕۆژەف بێت لە نێو خەڵکەکەدا و ئەوە شتێکی زۆر گرنگ نییە بەڵام لە نێو میدیای ئەمریکیدا بە تایبەتی بۆچی ینی ئەم حساسیەتە هەیە بە تایبەتی لەسەر ئەو زلمێدیا ئەگەر نازان دەستەواژێکی ئاوایە بۆ بەکاربەری ئەوان بەردەوام ڕووماڵی ئەم دانیشتانە دەکەن بەردەوام بیر و بۆچوونی خۆیان بە تایبەتی لەسەر ئەوەی کە لە نێو ئەدمینیستریشنی ترامپدا لە ئیدارەی ترامپدا ئێستا بەڕاشکاوی دوو باڵی دەتوانم بڵم دژبەیەک ئەگەر نەڵم تەنە زۆر جیاوازێ بە نیسبەت پرسی ئێرانەوە بۆیە ئەو مەسئلە تەنیا لە ئاستی میدیادا سنووردار دەبێتەوە دەتوانم بڵم کە پرسی شەقام نییە لە ئەمریکا. باشە مامۆستا سەرۆتت پرسی ئابووری بابەتی سەرەکی بۆ کار لەسەر بنەمایش زۆری نێ ئەمریکیەکان دەنگیان بە دۆناڵد ترامپ داوە. دۆناڵد ترامپ پرسێکی گەورەی وروژان بەنسبەت هەموو گیانەوە چەندە بۆ 6 وڵات ڕایگرت بۆ ماوەی 90 ڕۆژەوەیش باجە گومرکیەکان بوو. ئەمە کاریگەری هەیە لەسەر نرخ لەسەر شەقام چۆن باز دەکرێت چونکە ئەم ڕاستەخۆ پەیوەندی بە ژیانی تاکی ئەمریکیەوە هەیە لەوێت چۆن باز دەکرێت پێیان وایە بڕیارێکی باشە گونجاوە ئەم چەند مانگەی سەرۆکایەتی دۆناڵد ترامپ لە ڕووی ئابووریەوە بۆ ئەمریکیەکان چۆن بوو بۆ ژیان و بژێوی و مایشەتیان. ئەوەی ڕاستی بێ بە شێوەیەکی بەرهەست ئێستا هەست بەو ئاڵوگۆڕانە نەکراوە کە چەندە شوێندانەر بووە لەسەر ژیانی خەڵک ئەمریکی کە لە ماڵەکەی دێتە دەرێ بە سیارەکەی یەکەم شتێک کە دەیبینێ لە گاز ستیشنەکان نرخی بنزینە واتە لەسەر ئەم نرخی بنزینە دوعایەکی بۆ سەر کۆمار دەنێرێ یان بۆی نانێرێت کەەوە بوو ئەمە زۆر زۆر گرنگە بۆ خەڵکی ئەمریکا کە ئابوورێکە چۆنە ئێمە لە سەردەمی با بڵین بایدێندا تووشی جۆرێک لە ئینفلیشنێکی یەکجار زۆر ئەگەر بە هەڵە نەچوو هەڵاوستانی دەکار دەکەن یەکجار چوو سەرەوە هەست بەوە دەکرد کاتێک کە دوو دەچوو بۆ کڕینی کەلوپەل کە گرانیەکی دەتوانم بڵم تقریبەن دوو قات بەسەر شتەکاندا هاتوو بەڵام لە ماوەی ئەو کەمتر لە 100 ڕۆژەی کە ترامپ هاتووتە سەرکار و ئەو باجە گومرکیانەی کە داناوەوە لە هەندێک شۆ دەستی پێکردو بە بڕینی بودجەی هەندێک میدیا بە تایبەتی وۆیس ئۆف ئەمریکا بە بۆ خۆت دەزانی بە هەموو سرویسەکانی تقریبەن 45 زمان هەیە هەر 45 زمانی بەسەرجەم موچەخۆرەکانی جاچە ئەوانەی کە موچەخۆری فدراڵن چ ئەوانەیە کە بە شێوەیەکی کۆنتراکتی گرێ بەس لە گۆڕەدان هەمویانی نردوتەوە ماڵەوە هەندێک فاندی لە ناوەندە جۆر بەجۆرەکانی مافی مرۆڤ و لێکۆڕینەوەی کە لە پەیوەندی لەگەڵ ئێران یان بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستکار دەکەن ئەوانی بە تەواوی ڕاگرتووە و ئەم تاریفانەی کە خستوێتی بۆچوونی جیاوازێ دیارە من شارەزای ئابوورینی بەڵام هەندێک پیان وایە کە ئەوە دەتوانێت ببێتە هۆکارێک لە درێژخایەندا بۆ ئەوەی کە ئەو کەسری بودجەیە کە کەمی بودجەیە کە لە دەوڵەتی فێدراڵدا هەیە لە ڕێگەی ئەم باجە گومرکیانەوە قەرەبوو بکرێتەوە. باشە ماوەستا ناسر ئەڵبەتە منیژە و پرسیارم کە لە بەڕێزت کرد وەکو دانیشتوویەکی ئەمریکا پرسیارەکەمە ڕاستە کردی کە حتمما تۆش وەکو وڵاتێکیەوێ ڕۆژانە بەر ئەم پرس و باس و بابەتانە دەکەوی بە تایبەت بابەتە ئابوووریەکان هەر بۆ ینی بۆم گرنگ بوو شتێک دوێت وتی داوڵاتی ئەمریکی بەیانیان کە هەڵ لەسەوەی کە بۆی گرنگە یەکەم شت بەرچاوی دەکەوێت نرخی گاز و بنزینە نرخەکە دابەزی بێ ئەوە دوعایەک بۆ سەرۆک دەکا و داش نەبەزی بێ وەکو لای خۆمان دەڵێن دوعایەکی شەڕی لێ دەکا یان شتێکی لەو بابەتە یعنی ئەمە کللتورە چونکە لای خۆمان زۆر زاگلەی لەوە دەکرێت هاوڵاتیان ئێمە بە زۆر شتەوە مەشغۆڵن قسە لەسەر زۆر پرس و بابەت دەکەن کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانی خۆمانەوە نییە یعنی بۆ نمونە کارەبامان خراپەوەمان خراپە موچە خراپە زوو کەمتر باز لەسەرم پرس و بابەتانێ هێندەی جاری وایە پرس و بابەتێکی دەرەکی دەبێتە جێگەی گفتوگۆمان. ڕاستەکەی ئەمە پێم وایە بڕێک پێکگرتنەکە جیاوازە یعنی بە حکمیەوەی کە تۆ لەم وڵاتە لە باری خزمەتگوزاریەوە یعنی تۆ لە کارەبا و لە ئاوە بگرە لە خزمەتگوزاریەکانی کە سەیتەکان ویلایەتەکانەوە دەوڵەتی فدراڵ دەیکا تۆ تەنیا بۆ یەک چرکە سات ئەم خزمەتگوزاریانە چەتی تێناکەوێت
من بۆ خۆم لە کوردستان ژیاوم لە باشووری کوردستان ژیاوم وە دەزانم خەڵک لەگەڵ چ ئاسەنگەلێک لەباری وزەوە وەک کارەبا وەک ئاو و خزمەتگوزارەکانی دیکە بەڕۆروێ ئەمە پێک ناگیرێت. بەڵام لێرە ئەگەر بە کوردی هاوتایەکی کوردی بۆ بینەوە بەرد لە ئاسمان ببارێت لە وڵاتە دەخرێتە ئەستۆی سەر کۆمارە و ئەگەر پێشکەوتنێکی بەرچاوی شەبێ ئەوەش هەردیسان دەخرێتەوە ئەستۆی سەر کۆمارە. بۆی لێرەدا چەندێک دێتە گۆڕێ و ئەویش بەرپرسیارەتیە لەم وڵاتەدا بەرپرسانی ئەم وڵاتە بەرامبەر بە خەڵک خۆیان بە بەرپرس دەزانن. یعنی تۆ سیر کە ئێستا لە دوای هاتنە سەرکاری ترامپ دەورەیەک بایدن و دموکراتەکان لە گۆڕەدابوون خەڵک لە شێوەکاری ئەوان بەنسبەت پرسی ئابووریەوە بەنسبەت پرسی کۆچ و کۆچبەریەوە ناڕازی بوو. بۆیە بە چرکە ساتێک لێک هەڵبژاردندا هەم سەر کۆماریان گۆڕی هەم ستێناتیان گۆڕی مەجلیسی ئەنجومەنی پیران و هەم کۆنگرێسیان گۆڕی ینی سەرجەم بوون بە سوود بوون بە کۆماری خواست. بۆیە لێرەدا ئەو دەستا و دەستکردنی دەسەڵاتە لە ماوەی سازبوونی ئەم وڵاتەدا سەرڕای ئەوەی کە توتپانی تێبینیتەبێ بەڵام ئەو خەڵکە لێرە بڕیار دەدا ئەگەر بێت و دەوڵەتێک ئەدمینیستریشنێک نەتوانێت خزمەتی خەڵکەکەی خۆی بکە بە شێوازێکی زۆر مەدەنیانە دەیگۆڕن و کەسانی دیکە دێرەسەکە هەرچەند ئەو ڕەخنەیەشەیە کە بوونی تەنیا دوو حیزبی گەورە وەک کۆماری خوازەکان و دموکراتەکان جگە لەو دوانە تۆ ئاپشێنێکی ترت نییە بەڵام هەر ئەو چێبەرچەی لە نێوان ئەواندا ساز بۆ تۆ کارێک بۆ ئەوەی کە بتوانن بەنسبەت خەڵکەکانەوە بەنسبەت خەڵکی خۆیانەوە سیاسەتەکانیان بۆ خزمەتی زیاتر و بەرژەوەندی زیاتری خەڵک بگۆڕن. بۆیە ئەو دروشمانەی کە ترامپ داوی و لەباری ئابووریەوە و پێی وابوو کە بەردەوام ئاماژەی بە نرخی شتێکی وەک هێلکە دەکرد نرخی گاز دەکرد و ئەمچی لەسەر ئەو شوێنەدا نابوو کە خەڵک زۆری پێ حساسەوە خەڵک بۆی زۆری بۆ گرنگە و پێم وایە هۆکاری سەرەکی ئەوە بوو لە دەرەجەی ئەوەڵدار مەسئلەی ئابووری بوو و بە پلەی دووە مەسئلەی کۆچبەرەکان و بە تایبەتی کە لە سوورەکانی باشوورەوە خەڵک بە لێشاو دەهات. بۆیە ئەم پرسی بەرپرسیارەتیە لە وڵاتانی دموکراتیک جیاوازە لەگەڵ شوێنی دیکە. باشە مامۆستا ناسر پێم خۆشە کۆتایی پرۆگرامەکە بینەوە سەرباسی گفتووەکانی ئێران ئەمریکا و بزانم ڕوانینی تۆ ببڕای تۆ بە خوێندنەوەی تۆ کۆتایی ئەم گفتوگۆیانە بەچی کۆتاییان پێدێ بەوەی کە ئێران سازش دەکا لەسەر بەرنامە ئاتۆمیەکانی بەڕێکەوتن کۆتایی پێدێ یانەوەی ڕەنگە بە ئۆپەراسیۆن ینی ئۆپەراسیۆنێکی سەربازی خێرای لە ناکاوی ئیسرائیل و ئەمریکا کۆتایی پێبێ. بڕێک بە زەحمەتی دەبینم بگاتە لێواری شەڕ وەک عەرزم کردی ئەو چەندچی بریکمەنشیپەیە بەڵام لێرەدا ئەوەی کە گرنگەوە عەرزم کردی سێ کوچکەی ئوروپا و ئیسرائیل و ئەمریکا بە تایبەتی ئیسرائیلە. ئەمریکا هەر چەشنە ڕێکەوتنێک دەگەڵ ئێران بکە بەبێ گومان ویستی داخوازەکانی ئیسرائیلی تێدا ڕەچاو دەکات هەروەک دیتمان کە وەزیری استراتیژی ئیسرائیل دوێنێ لە شوێنی هۆتێلەکەی ئیستیویتکاف بووە یعنی وێ دەچێت کە بەردەوام ئەم گوتوبێژانە گوازرا بێتەوە بۆ وەزیری استراتیژیکی ئیسرائیل کە نزیکترین کەسە لە نێتانیاهو و زۆر با بڵین ڕاستێکی تۆخە. بۆیە ئەمە زۆر زۆر گرنگە و ئەمن پێم وایە کە کۆماری ئیسلامی وەک بۆ خۆ ئاماژە پێفەرموو بۆ ڕاگررتنی ئەم نیزام وەم دەسەڵاتە کە پێی دەڵە ئەوجەبی واجبات پێمل دەبێ بە مەرجەکان هەرچەند ڕەنگە لەنێ ئەو گوتوبێژانەدا بە حکمیەوەی کەوان 46 ساڵە بانگەشەی ئەوە دەکەن کە ئەمریکا شەیتانی گەورەیە نابێت دانوستانی دەگەڵ بکرێ و ئەو هەموو پارەیە تقریبا دەکرێت بڵێن 1000 میلیارد دلار بۆ جێگایەکی وەک ئەو وزەخانەی بوشێر کە لەبەر لێ شۆڕشی ئێرانیش سازکراوە و ئەو پارانەی و ئەو زەرەرەی کەەوە خەڵکەکەوتو دەبێت جوابێکە بێت. بۆیە ڕەنگە بەڕواڵەت هەندێک شت لەلایەن ئەمریکاوە بۆ وێنەوە باست کرد پیتاندنی ئۆرانیۆم بۆ 3.6 بۆ ئەوەی کە بتوانن لە زانکۆکان لە ناوەندەکانی لێکۆڕینەوە بۆ سەنعەت بۆ وزە ئەمانە کەڵکی لێوە بگرن. بەڵام دوجارم پێم وایە ئێران پێمل دەبێت بە مەرجەکانی ئەمریکا. بەڕێز مامۆستا ناسر بابەخانی مامۆستا لە کۆلێژی نۆڤەل لە ئەمریکاوە سپاس دەکەم سپاس کە لەگەڵمان بووی وەکو خۆتێ بەیانێکی زووە لە لای ئێوە سپاس دەکەم کە لەگەڵمان بووی بۆ ڕوونکردنەوە لەسەر گفتوگۆکانی ئێران ئەمریکا.